زماني والرسلين الروي أول ناديت لقى الله هنايت لعمري ما أسريت محمد بكر وسمان نازنا و پاکش لە ساڵی 1970 لە گوندی حاجیتانی بناری چیای پیرەمەگرون سەر بە ناحیەی سورداش و قەزای دوکان پارێزگای سلێمانی لەدایک بووم لە خێزانێکی نیشتیمان پەروەر و شۆڕژێر و قەرەباڵغ کە من چوارەمین منداڵی خێزانەکەم لەو ساڵانەی کە ئێمە لەو جێگایە ژیاین پەیوەندێکی زۆر باش و مناڵیەتێک کە بۆ من بوو بە بنچینەی ئەوەی کە زمانم لە زمانی کوردیاتە پاراو بێت کۆمەڵی خزم و کەسوکاری ئەو دیوی چیامان هەبوو کە هەر کاتێکە هاتن لە دیوەخانەکەی باپیر مادوان من ئەگەر ڕێگەشم نەبووە لەسەر پێڵاوەکان دانیشتم بۆی گوێم لەوتە ڕەسەنە کوردیە جوانەکانیان بێت ئەم ژیانەوە قۆناغی سەرەتاییم هەر لەو گوندە تەواو کرد تا ساڵی 1985 کە بەهۆی شەڵاوەکانی ئەنفال و کیمابارانی ڕژێمی بەعسەوە گوندەکان وێران کران و زۆربەی ناوچەکان چۆڵ کران و زۆربەی گوندەکان خەڵکەکانیان ڕاگوێزرا بۆ ئۆردوگاکان یاخۆ چوونە ناو شارەکانەوە ئێمە یەکێک بووین لەو خێزانانەی کە هاتینە شاری سلێمانی و لە هەلوو مەرجێکی ژیانی زۆر باش و زۆر دەوڵەمەندەوە هاتینە سەر ژیانێک کە پێویست بوو ئیتر هەمووی ئیشکاوە پێویست بوو بەوەی کە بژین بە جۆرێک کە بە کەرامەتێکی بەرزەوە دایکم وەکو کرێکارێک چووە کارگەی جگەرەی سلێمانی و منیش یەک دوو ساڵێک وەکو شاگرد لە دوکانێکی خاڵم ئیشی لوقمە قازی محەلەوی فرۆشیم کرد و دوجار بووم بە دارتاژ لە شوێنێکی تر و چەند ئیشێکی ترم کردووە ئەوەی کە زۆر ناخۆش بوو خۆی هۆکارەکە ئەوە بوو کە ڕژێمی بەعز بڕیاریدا بوو هیچ گوندێک نەهێڵێتەوە بۆی پێشمەرگە هیچ شوێنێک نەبێتیا بەحەوێتەوە و هەموو ئەوەشی کرد نزیکی 4500 گوندی وێران کرد و دایگت و هەندێک شارۆچکە وەکو قەڵات زێ وەکو هەندێک شوێنی تر و ئێوە شەزان کە هەڵە بجەشتی مای باران کرا ئەویش وەکو شارۆچکێکی گەورە بە هەمان شێوە خەڵکەکەی ئاوارە کرا یان بۆ ئێران یان بۆ شوێنی تر هۆکارەکەی ئەوە بوو کە ڕژێمی بەعس کوردی وەکو کورد قوبوڵ نەبوو و هەوڵێدا هیچ شوێنێک لەو کاتێک کە لەگەڵ ڕژێمی ئێرانە لە شەڕێکی گەورەیە بوو هیچ شوێنێک نەبێت کە سەربازەکانی پێوەی سەرقاڵکات بۆی هەموو سەربازەکانی بنێرێ بۆ شەڕە بۆیە ئەو شێوازەی تونند و تیژی ئەو شێوازەی وێرانکردن ئەو شێوازەی ڕاگواستنی بەکارهێنا ئەگەر باسی یادەوەریەکانی ئەو چەند ساڵی گوندەکەم کەم زۆر یادەوەری خۆشمەوە یەکێک لە هاوڕێ زۆر نزیکەکانم کاروان مەجید بوو کە ساڵانێکی زۆر بەیەکەوە بووین و زۆربەی زۆری شتە خۆشەکانمان بۆ نمونە ئاوێکی لێ بوو کە ئەچوین بۆ مەلە یەکێک لە خۆشترین یادەوەریەکان ئەوەیە منی سواری گوێدرێژە کرد و ویستی لە ئاوەکە بیپەڕێنێتەوە بە جۆرێک لیسەکەی بەکارهێنا ئەوە نەمزانی من بە ئاسمانەوە ئیتر کەوتمە ناو ئاوەکەوە ئەوە یەکێکە لەو یادەوەرێنی کە لە یاد ناچێ و ئەوەش کە باوکم جووتی پێڵاوی یاری بۆ کڕی بووم ئەو کاتە بە 6 دینار بوو هاوڕێکانم لە گوندەکانی تریشەوە ئاهاتن بەڕێزیان بردیاریان پێکرد ئەوە یەکێک بوو لە یادەوەری خۆشەکان بەڵام ناخۆشترین یادەوەری ئەوەیە کە یەکێک لە شەوەکان لە کاتژمێر 4 بەیانی پیاوتین دێکەتان چۆڵکەن چونکە بەیانی شەڕیتیایە ئەو دوو یادەوەری جوان کە لە بیر من یەکەمیان یادەوەری ناخۆشەکە کە من بە هەڵوێست ێزانم بۆ خۆمان و دووەمیان یادەوەری خۆشەکە لەگەڵ هاوڕێکەمە لە دوای 85 کە هاتینە سلێمانی ماوەیەکی کەم لە ئامادەیی کانێسکان لە ناو قوتابخانەی سەلاحەدین
ژیام دواتر بۆی کە پێویست بوو کار بکەم یارمەتی دایکم بم و یارمەتی خێزانەکەم بەم لانی کەم ئەرکی خۆم لەسەر ئەوان کەم دەستم کرد بە کارکردن بۆیە چوومە خوێندنگەی ئێوارانی بابان و لەوێ کۆمەڵی هاوڕێی جوانم ناسی یەک لەوانە ماکوان کەریمە کە هەتا ئەم دەقەیەش هاوڕێی زۆر خۆشەویستمە و زۆر کاتمان بەیەکەوەیە و چەند هاوڕێیکی تریش هەبوون کاک ئیبراهیم و کاک بورهان و کاک سیروان کە ئەمانە بەیەکەوە بووین وە کاک نەریمان کە بەیەکەوە چوشین بۆ یانەی سینەما شۆنەوە لە ساڵی 1986 و چەند ڕۆڵێکمان بینی لە چەند شانۆیەکە ئەوەی کە لە بیرم بێت چەند شانۆیەک یەکەمیان شەقاوەی بار بوو کە منتیا دەوری پاڵاوانەکەمە بینی و کلینکی بوو تا عیادە و کارگە بوو و پیرەمێرد بوو کۆمەڵشتی وابان کرد بەڕاستی کە یەکێک لەو خەڵاتانی کە وەرم گرتووە خەڵاتی ئاڵتونیە من لێکێک لەو شانۆیانە لە شانۆی شەقاوەی بارڕا وەرم گرتووە. لە دوای 86 من بۆ 1970 و 1970 چوومە ئامادەی کشت و کاڵی بەکرەجۆ لەوێش کۆمەڵی هاوڕێی جوانم ناسی لەوێش کۆمەڵێ مامۆستای زۆر بەڕێزم ناسی لەوێش کۆمەڵێ چالاشیمان کرد هەم لە کۆڕی شعری و هەم لە شانۆگەری هەتا ساڵی 1991 ساڵی 1991 من دەبوو خوێندن تەواکەم و بچم بۆ سەربازی سپاس بۆ خوا ڕاپەڕین کرا ئیتر من سەربازیم نەکرد. لە 91 لە مانگرتوەکانە من وەکو ڕۆژنامەنووس دەستم بەکاری ڕۆژنامەنووسی کرد ئەمە جگە لەوەی کە من لە ساڵی 1986ەوە وردە وردە ئەنووسم و نووسینی من بە جۆرێک بوو کە هیچ پاشخانێکی لە بنەماڵەیی نەبوو بۆ نمونە شاعرێک پێش من هونەرمەندێک پێش من هەموو چالاشێکی هونەری و ئەدەبی لە بنەماڵەکەمانە لە ئێمە دەست پێکە ئەگەرچی بنەماڵەکەمان زۆر هونەردۆست و ئەدەب دۆست بوون حەسەن زیرەک لە دیوەخانەکەی باپیرما یەکەم جار بۆ قومری سەر باڵم شینەی وتووە بەڵام جۆری شێعر نووسینی منیش جۆرێک بوو کە تەنها پاشخانێکی خوێندنەوە و نووسین و ئەوانەمە بوو پێشتر هیچ جۆرە شعرێکم نەنووسی بوو و پێشتر هیچ جۆرە تاقیکردنەوەکم لەگەڵ چیرۆک و کورتە چیرۆک ئەوانە نەبێ بۆ بەیانی هەستام شتێک هەبوو لە مێشکما هەستمە کرد پێویستی بە دەرچوونە بۆیە لەوێ شعر منی کرد بۆ قالۆری کە شمشاڵ ژەنەکانێکن بە شمشاڵ و پیت و وشەکان لە دەمی ئەو شمشاڵەوە دەرەچن و ئەبن بە یەکەم شعری من کە هەر کاتێک پیشانی ئەوانەی شارەزامدا ئەوانەی کە لە من بەتواناترنەوەی کە لە من بەسەلیقەتر و کۆنترن پیاوتم لە بەرەوەی تۆ پاشخانێکی خوێندنەوە و ڕۆشنبیری تەیە بنووسە ئەمە شعر من لە نۆتیۆکەوەی تر لە ڕۆژنامەکانە وتارمەنووسی و بابەتمەنووسی و هەندێک لە هاوڕێکان بەڕاستی پیان خۆش بوو کە نازناوەکەم جیاواز بێ لە وتارنووسی نوشتەکانم بۆیە زۆربەی وتارەکانم هەر بە ناوی سیانی خۆمەوە نووسی بەڵام ئەو چەند نازناوەی کە بۆیان پێشنیارکردم یەک لەوانە پاکش بوو زۆرم پێخۆش بوو هەستمە کرد جگە لەوەی شانازیە بەرپرسیارێتیش دەدەکە پاکشبی لەگەڵ هاوڕەکان تا پاکشبی لە ویژدانە پاکشبی لە ڕەوشتا پاکشبی لە هەڵس و کەوتە بۆیە ئەو نازناوم بەڕاستی هەم دووبارە نییە و هەم لە هیچ کەسێکەوە نزیک نییە و هەم زۆریشم پێجوان بوو من هەر بوو لە هاوڕێتیشا لە ژیانمان لە دوای شەشی ئیبتیداییەوە هەتا ئەم کاتێک کە ئێستا لێرە دانیشتوم خۆم لە هەموو شەڕێک پاراستووە و خۆم لە هەموو ئاژا و هینێک پاراستەوە بۆیە
ئەو کات بەو تەمەنی ئەو کاتەمەوە کە خەڵکانێکی زۆر نانی شەڕی ناوخۆیانە خوارد، خەڵکانێکی زۆر ئاگرەکان خۆش کرد، خەڵکانێکی زۆر بەنووسینە گردارەکانیان بەرەکانی شەڕیان پڕ لە شەید و لە کوژرا و لە بریندار و لە هێرشە کرد. من یەکەم شعرم دژی شەڕی ناوخۆنووسی بە ناوی لەم شارەدا ئەستێرەمان بەدارا کرد بۆی ئاوایی و هەتا دوایی وا لە ڕۆژنامەی ئاڵای ئازادیە تەنانەت مانگێک تێ نەپڕی بەسەر شەڕی ناوخۆیە کە من ئەو شعرم نووسی و بڵاوم کردەوە و هەتا ئێستا شانازیەکی گەورەیە کە بە دوایە من زۆربەی شعرەکانم بۆ ئاشتی و زۆربەی شعرەکانم بۆ دژایەتی کردنی شەڕەوە مارشی مافی مرۆڤ شعریە، مارشی ئاشتی شعری منەوە، مارشی دژایەتی تونند و تیژی لەسەر ژنان شعری منەوە، مارشی مافی مناڵان شعری منەوە، مارشی ئەنفال و کیمیاباران شعری منە. ئەمانە کۆمەڵشتن کە شانازیان پێوەکەم لە پاڵ ئەو شعرم کە 22 ساڵە لە قۆناغەکانی سی بنەڕەتیا ئەخوێنرێت. لە 94 بەدواوە لە کۆمەڵێ دەستگای ڕاگەاندن کارم کرد وەکو ئامادەکار و پێشکەشکار، وەکو بێژەری هەواڵەکان، وەکو بێژەری بەرنامە هونەری و ئەدەبیەکان تا ساڵی 2001. لە ساڵی 99 تا 2001 لە سەرەتای دروستبوونی ڕۆژنامە و گۆڤاری ئەهلیە سەرنووسەری دوو گۆڤار بووم. یەکەمیان گۆڤاری کریف کە خاوەن امتیازەکەی ئەمەری سعید کوردە بۆ هونەرمەند ئەمەی سعید کوردە و ئەمە 2 ساڵێک خایەند و دواتر گۆڤاری ئەلەند کە خاوەن امتیازەکەی وشیاری هۆگر گۆرانی شاعیر بوو، ئەویش 2 ساڵێکی خایەند. بەگشتی ئەو چەند ساڵە مێژوومان هەیە و نووسین و هاوکاریمان هەیە بۆ نووسەرەکان بۆش بڵاوکردنەوەکانیان و ڕۆڵێکمان هەبوو بەڕاستی لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری گشتی و ڕۆشنبیری تاکە. من هەمیشە لەناو هاوڕەکانمە بە قسە خۆش و بە نوکتەباز و بە ئەوانە ناسرا بووم. زۆربەی زۆری بەڕاستی هونەرمەندە کۆمیدەکانش ئاوی چونەتە ئەو بوارەوە. بۆیە برادێکمە بوو کاک نەژات بەرزنجی یادی بەخێر ئێستا لە دەروی ئەم وڵاتەیە، پێوتمتی وەڵی ئەو خۆی دەرهێنەر بوو پاکش ئەم هینە محەمەوە ئەم جۆرە شێواز و هەڵس و کەوتەی تۆ بۆ سەر شانۆ باشە. ئیتر بەهۆی ئەوە چوومە یانەی سینەما و شانۆ و لە تیپی ئەزمونگەری نوێ کۆمەڵی بەرهەممان کرد و لە زۆربەی بەرهەمەکانە من ڕۆڵی پاڵەوانی کۆمیدیمە بینی و لە هەمووشیانە سەرکەوتوو بووم و یەکێک لەو خەڵات و مەدالە ئاڵتوێنانەی کە وەرم گرتووە لە ژیانی بەخشینمە لە یەکێک لەو شانۆیانەیە وەرم گرتووە. بەدوایە چوینە یانەی قەڵەممان دامەزراند، کۆمەڵی ڕۆشنبیر، کۆمەڵی هونەرمەند، کۆمەڵی ئەدیب، لەوێشە کۆمەڵی چالاشی هونەری و کۆمەڵی چالاشی ئەدەبیمان پێشکرد، کۆمەڵی کۆڕی هونەری و کۆڕی زانستی و کۆڕی لێکۆڵینەوە و ڕەخنەی و بەڕاستی ئەو کات وەکو ئێستا نەبوو. ئەو کات ڕەخنەکە ئاجیرە لەسەر بنچینەی ئەوە ئاجیرە کام بەرهەمە باشە یان خراپە. ئێستا کەمتر لەسەر ئەو بەرهەمەیە زیاتر پەیوەندی بە ڕۆڵی کەسەکانەوەی. ئەگەر کەسەکەی خۆش بێت جۆرێک ڕەخنەی لێگرێت کە بنیادی بنێەوە، ئەگەر کەسەکەی خۆش نەوێت جۆرێک ڕەخنەی لێگرێت کە وەکو پێویست نییە لە بنیادنانیە. بۆیە ئەوە بەڕاستی شێوازێک بوو من حەزم لێ نییە لەو شێوازە، حەزم لێ لەسەر بنچینەی بابەت و لەسەر بنچینەی ناوەڕۆکی بابەتەکان ڕەخنە بگیرە. بۆیە ئێستا ڕەخنە زۆر کەم بووە. لم تمامنا كلامك فشيمان من بەپێی ئەوەی کە ئامادەی کشت و کاڵم تەواو کرد بوو، کارگەی جگەرەش یەکێک لەو بەرهەمانەی کە بۆیە هاتووتن بوو تووتن بابەتێکی کشت و کاڵیە. ئەگەرچی من بەشی بەرهەمی ئاژەڵیم تەواو کرد و ئەنتاجی حیوانی کە بواە دکتۆری بەیتەریبم، بەڵام لەوێ کە دامەزرام زیاتر گرنگیمان بە لایەنی
کشت و کاڵیەدا و گرنگیمان بە خاوێنکردنی ئەو بەرهەمانەی کە هادووە چاودێریکردنی ئەو بەرهەمانەوە هەندێک جاریش سەرپەرشتی هەندێک کرێکار کە لەوێ بوون کە هیچ لەوانە دایکی خۆم بوو. لە ساڵی 2001 کە حکومەتی سلێمانی دامەزرا بە سەرپەرشتی دوکتۆر بەرهەم، من بووم بە بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی مافی مرۆڤ. ئەو ساڵانش کۆمەڵێ ڤیستیڤاڵمان لەسەر ئەنفال و کیمیاباران پێشکەش کرد و بەردەوام لە تەلەڤیزۆنەکان راپۆرتی تایبەتم لەسەر ئەنفال لەسەر کیمیاباران لەسەر مافی مرۆڤ بڵاوە کردەوە. بۆیە تەلەڤیزۆنی گەلی کوردستان داوایان لێکردم کە ناوبەناو بەرنمەیەک بۆ ئەنفال و بۆ کیمیاباران و لەسەر مافی مرۆڤ و لەسەر چالاشیەکانی وەزارەت بکەم. نزیکی 5 ساڵێکیش زیاتر ئەو بەرنمەیەم ناوبەناو پێشکەشە کرد، کاتێکی دیاریکراوی نەبوو. ئەوەی گرنگە ئەندامی چووە. ئەندامی سنتەری بەرگری لە مافی مناڵان بووم و ئەندامی یەکێتی نووسەرانی کوردستان لە قسیێمانی و ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە قسیێمانی و ئەندامی فدراسۆنی ڕۆژنامە نووسانی جیهان کە ئەوەش بەڕاستی کۆمەڵێ ئەزمون و کۆمەڵێ تاقیکردنەوە بوو کە من بۆ خۆم پێم خۆش بوو لە خزمەتی نەتەوەکەما بەکاریان بێنم. ساڵی 2006 خۆشبەختانە حکومەتی هەرێمی کوردستان یشی گرتەوە، حکومەتی سلێمانی و حکومەتی هەولێر و پایتەخت هەولێر بوو ئەو ڕۆشتم بۆیە. من بە هۆکاری ئەوەی کە خێزاندارم و هاوسەرم هەیە و مناڵم هەیە ناتوانم بەڕاستی شوێنی کارەکەم بەجێ بێڵم، بۆیە پێشنیارەکە وا بوو کە من بچمە بەڕێوەبەراتی کەلەپوری کورد سەر بە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی و وەزارەتی ڕۆشنبیری. ماوەیەکی زۆر لەوێ وەکو بەڕێوەبەری ڕاگەاندن کارم کردووە، لێش کۆمەڵە چالاکی و ڤیستیڤاڵ و کۆمەڵێ بانکێشتی هونەرمەندانی دەرەوەی وڵات و دەرەوەی هەرێمی کوردستان و غەیرە کوردیشمان کرد تا ساڵی 2012. لە ساڵی 2012 ڕاست پێدران بۆی ببم بەڕێوەبەری مۆزەخانەی کەلەپوری کورد کە ماڵێکی گەورە بوو لە فلکەی نالی، ماڵی حاجی فەقێ شاڵی بوو کە ئەو بینایە لە ساڵی 1970 دروست کراوە و لە ساڵی 1974 وەکو مۆزەخانە ناسێنرا بوو و تاکو ساڵی پار من هەر بەڕێوەبەری ئەو مۆزەخانە ساڵی پار ئەو مۆزەخانەیە بە مڵکی زانکۆی سلێمانی بوو تەسلیمان بێ و کردەوە و ئێستا هەر خۆم بەشێکم لە مۆزەخانەی کەلەپوری کوردیا کردوێتەوە لە شوێنێکی تر ئەو کارانە بڕێوە. نزیکی 22 چاپکراوم هەیە، 3-4یان تایبەتن دیوانن تایبەتن بە ئەنفال و کیمیاباران و مافی مرۆڤ و مرۆڤایەتی. چکە پێش هەموو شتێک من ئەمەیە بە خەڵکی بسەلمێنم کە من مرۆڤم و مرۆڤایەتیەکەم و لە مرۆڤایەتیا کوردم و لە کووردا موسڵمانم و لە بوارەکەیە ئەدیبم. دیوانی تایبەتمەیە بە مناڵ و دیوانی تایبەتمەیە بە ئازار و مینەتەکانی ژن و دیوانی تایبەتمەیە بە ئەنفال بە کیمیاباران بە کۆڕە و بە ڕاپەڕین و بە خۆشەویستیش. چەند ساڵێکە پێشتر ناوبەناو شعرەکانم بۆ نمونە بۆ فارسی وەرگێردراوە، بۆ تورکی، بۆ عەرەبی، بۆ دانیمارکی و بۆ سویدی. ئەمە هەموو یەکی چەند شعرێکن، بەڵام چەند ساڵێکە بەهۆی وەرگێڕە بە تواناکانی مامۆستا عەبدوڕەحیم سەعادچی، مامۆستا مەهدی بابان، مامۆستا جەلال فەیزوڵڵا و مامۆستا محەممەد عوسمان لە دەروی ئەم وڵاتەیە کە زۆربەی شعرەکان خۆی هەڵەبژێری و سپاسیانەکەم ئەوانە ڕۆڵی گەوریان بینی لە ناساندنی زیاتری من بە دنیای عەرەبی لە چەند وڵاتێکی عەرەبیە کۆمەڵێ پێگە و پەیجی تایبەت و ناسێنرا و هەن کە شعر بڵاوەکەنەوە و بابەتی ئەدەبی بڵاوەکەنەوە. لە زۆربەی زۆری
ئەو شیعرانم کە بڵاو کراوەتەوە یەکی بڕوانامەیەکیان هێناوە بۆ نمونە سیان لەو شیعرانە بڕوانامەی دکتۆرای فەخریان هێناوە و بڕوانامەی قەڵەمی ساڵیان هێناوە بڕوانامەی شعری ساڵیان هێناوە و بڕوانامەی شاسواری وشیان هێناوە چەند بڕوانامەیەکن کە بەڕاستی شانازێکی گەورن بۆ خۆم بۆ نەتەوەکەم من هەموو ئەوانم پێشکەش کردو بە نەتەوەکەم من کوڕی ئەم نەتەوەیم و هەموو سەرکەوتنەکانم بۆ نەتەوەکەمەوە هەموو گەشە سندن و هەموو پێشکەوتنەکانم پێشکەشەکەمەوە بە نەتەوە زۆر جوانی تر بە ڕێبواری بەناو دڵما تێپەڕیون وەکو منداڵ لەسەر سنگم هەڵپەڕیون بەڵام هەرگیز لەم ڕوخسارەی تۆم نەدیوە لە دەنگی تۆ سازگارترم نەبیستووە بۆیە لەناو هەموویاندا بە تەنیا تۆم خۆشویستووە زۆر جوانی تر بە جۆرێ ڕێکەوتیان کردوم پەنجەرەیان بەربارانی عاشق کردوم چی لە دڵکەم کە هیچیانی نەویستووە لەناو هەموو جوانەکانە بە تەنیا تۆم خۆشویستووە زۆر جوانی تر لە ناخەوە هەژاندومی بۆ چرکەیەک لە ناو خۆمدا وەستاندومی بەڵام گیانە هەڵبەستێکم بۆ کەسیان هەڵ نەبەستووە لە ناو هەموو جوانەکانە بە تەنیا تۆم خۆشویستووە زۆر جوانی تر خەیاڵیان لێ ئاڵۆز کردوم بۆ چرکەیەک لە خۆم بێ ئاگایان کردوم گوڵم کە تۆ هەموویانت لە نەبوونا جێهێشتووە منیش لە ناو هەموویاندا بە تەنیا تۆم خۆشویستووە من وتم باوکی خۆمم بە میوانی بینیوە لە بەرەوەی بەردەوام یان پێشمەرگە بووە یان نەفی بووە یان لە زیندانە بووە یان لە دوو شوێنی جیاواز ژیاوین بۆیە یەکێک لە سەرکردە گەورەکانی ژیانم یەکێک لە ڕابەرە گەورەکانی ژیانم دایکمەوە باشترین پەیوەندیشمان هەیە بۆیە هەندێکیان چەند سرکەیەکن هەندێکیان ئیدایکم و هەندێکشان لە عارەقی دایکم مەڵکێشاوە ئێستا ئەمە سمبولی منە و ئەمە لۆگۆی منە لە ساڵی 2004 من هاوسەرگیریم کرد هاوسەرەکەم کچی بنەماڵێکی ناسراوە بە ڕێزی ئەم شارەیەوە هیچ جۆرە پەیوەندیشی بە ئەدەبوو ئەوانەوە نییە بەڵام هاوکارمەوە یارمەتی دەرماوە پشتیوانمە سێ مناڵمان هەیە گەورەکەمان دەرو 20 ساڵێکە بێ و ناوەنجەکەمان یاس 18 ساڵە بێ و بچووکەکەمان درود کە پێڵێن پاکژی بچووک لە زۆربەی کۆڕ و کۆبنەوەکانمان لەگەڵ مایە 13 ساڵە ئەوان بەڕاستی ئەوەندە هاوکارن کە بەداخەوە هیچیان وەکو پێویست ناتونێتە ناو ئەم بوارەی منەوە وە خۆشم پێم خۆشە بەڕاستی چکە من دەردەسەریم لەسەر ئەدەب زۆر خواردووە بەڕاستی و گیراوم و لێدراوم و ڕاونراوم بۆیە پێم خۆشە بوارێکی باش بۆ ژیانی خۆیان بدۆزنەوە بەڵام زۆریم لێ نەکردوون چکە بەڕاستی ئەدەب و هونەریش وەکو دەرزی بە سرنج ناکرێتە ناو خوێنی کەسەوە ئەبێ لە خوێن تا هەبێ ئەبێ بتهەژێنێ من هەرگیز بەدەستی خۆم شعرم هەڵ نەبژاردەوە شعر منی هەڵی بژاردووە هەرگیز من شعرێک نانووسمەوە شعرە من نووسێ جاری وایە دوومانگ تەنها خوێنەرێکی باشم تەنها گوێگرێکی باشم تەنها ئامادەبوویەکی باشی کۆڕ و کۆبوونەوەکانم بەڵام هەر کاتێک و لە هەر شوێنێکا شعر دێت ئیتر ئەو دەستەکە بە نووسینەوەی من شعرێکم لە بەدەستانی بڵام کۆپلەیەکم هەیە هەر ناو نیشانی دیوانەکەش بناوی ئەو شعرەوەیەکە یەک لەو شعرانەی کە وەرجێڕراوە بە زمانی عەرەبیەوەکەی یەک لەو شعرانش کە بڕوانامەی دکتۆرای وەرگرتووە لە بوونمدا ژنێک وەک ئاو هەر ناوی هینەکەش ژنێک لە پێناسی ئاودایە ناوی دیوانەکەش هەڵبەت من هەمیشە ڕۆحی دایکم لەگەڵا بۆ بەڵام حەزم کردە جستەی دایکشم لەگەڵا بێ بۆیە ئەم
سرکەیە کە یەکێکە لە دیارە جوانەکانی دایکەمەوە بۆنی دایکمی گرتووە. ئەمەیە بۆ بۆنێەوە یەک کۆپلەی بچووک لە شعری لە بوونمدا ژنێک وەک ئاو. لە بوونمدا ژنێک وەک ئاو، ئاویش نییە و سێ لەسەر چواری جەستەمی پێکهێناوە، ئاویش نییە و لە نێوانی پەراسوویدا نەوەیەک لە ئاو خۆڵقاوە. لە بوونمدا ژنێک وەک ئاو، هەمیشە گوناهەکانی بەردێتی من دەشواتەوە. ژنێک وەک ڕەنگی سنەوبەر لە جەنجی گەڵاڕێزاندا نابەزێت و دێت و زیندوم دەکاتەوە. لە بوونمدا ژنێک وەک ئاو. ئەی هاوڕێیان چاوم وتمی نیگارێکی بەربارە تاسم وەری بەڵام هێشتا خۆشەویستیم هەر بێدارە. هەموو مرۆڤێک لە ژیانە حەزەکات لە دوای خۆی شتێک بۆ شانازی بەجێ بێڵێ. جا هونەرمەندێک، شاعیرێک، پێکەرتاشێک، وێنە کێشێک، تەنانەت پیشە سازێک حەزەکات شتێک بەجێ بێڵێت. من حەزم کرد مرۆڤایەتی بەجێ بێڵم بۆ دوا خۆم، و حەزم کرد شانازی مرۆڤبوونی خۆم و شانازی بەهرەی شیعری بۆی کە مناڵەکانم و بنەماڵەکەم و هاوڕێکانم و نەتەوەکەم شانازی پێوە بکەن. من هەموو ئامانجم لە شیعرا مرۆڤ بوون. من بەدەستی خۆم نەبوو هاتنم، کەس پرسی پێ نەکردم هێنایانم، بەڵام لە هاتنمدا بڕیارمدا مرۆڤ بم، مرۆڤ بوونی خۆم بە شیعر بسەلمێنم. من ئەزانم شیعر وەکو زانست داهێنانی ئامێرەکان نییە، بەڵام شیعر بێبەریە لەو زانستەی ئامێرەکانی جەنگ و قڕکردنی مرۆڤاتی بەرهەمدێنن. شعر چێژ و ئاواز و مرۆڤ بوونە بژی شعر. أي كماني الرسرين أروي أول ناديت لقامو هنغيت لعمري من أسريت لعمري من أسريت